36 ساڵەوە پێش شۆڕشێکە کرێت دژی شا و دژی بەهەرحاڵ سەتەڵەتەر ئەو هێزە سیاسیە. ئێستا دوای ئەم 46 ساڵ ئەم هێزە سیاسیە ئەوەندە ئاڵگۆڕیتیانە بووە کە قزەی کورد بەڕسمەت بناسێنێت. طبعاً من وێشێ گێشێ لە شتەکانەڵم بەعام ئازادی لە چوارچێوەی قەڵەمڕەوی سیاسی ئەم هێزەدا ئەوەیە کە خۆیان لەسەر دیاریەکەن. ئەوە نییە کە بەهەرحاڵ لە کۆمەلگا معناچی کە پەیاکە. مجاهدینی خەڵکە بە هەماشێوە مجاهدین ڕەنگە کەس نەزانێ خەڵکی کوردستان عێراق بزانێت کە چ دەوریشان لە قەت و عامکردنی خەڵک و هێزەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو لایەنە هەبووە. ئەحزابی سیاسیش ئەو 6 لایەنە لە ڕاستیە هەندێک هێزی تایە خۆی هێز نییە، خۆی حیزبی سیاسی نییە، خۆی پێکاتەیەک نییە کە تۆ بڵێ بەهەرحاڵ ئەمە لەسەر ئەساسی ئەمە. هەموو حیزبێکی سیاسی پێکاتەیە کە مقاوماتی خۆی پێویستە. بەهەرحاڵ کە تۆ بە حیزبێکەڵی لە خۆتە بە چوار کەس ناڵیس حیزب. ئاخر لە شوێنێکا بێ پرسیار بکەین لەوەی کە ئەم جەماعەتەی ئازادی یان بەهەرحاڵ جەماعەتی خەبات ئەمانە کوێیان لە حیزبی سیاسی بەرکەوتیان هەیە، چ پەیامێکیان هەبووە؟ بەڵێ حیزبی دیموکرات حیزبێکی سیاسیە، بەڵام حیزبی سیاسی لە کۆمەلگا ئەگەر ئامانجەکەی باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک بێ دەبێ ئەو دەرفەتە بخوڵقێنێ کە کۆمەلگا ببێتە ئەو سنتەرە کە بڕیاردا لەسەر چارەنووسی خۆی. ئەمان ئەوەی کە من بەهەرحاڵ زۆر دژی هەم هەر جۆرە تەحەڕوشیشی ئەم حیزبە سیاسیانە بۆ ناوەوە هەر جۆرە خۆ ئامادەکردنیشیان بۆ معنای کە بەهەرحاڵ بەرکەوتەی هەبێت لەگەڵ کۆمەلگەی ئێران و لەگەڵ کوردستانی ئێرانە دەستی جمهوری ئیسلامی ئەکاتەوە بۆ قەت و عامێک کە ئێمە لە پێشودا بینیمان لە قەت و عامی 46 ساڵی لەمە پێشەوە حتا ئێستا بینیمانە کە جمهوری ئیسلامی بێباکە لە کوشت و کوشتار و قەت و عامی خەڵک. وەلایەکی کەشەوە ئەگە زەرفێتێکی ناڕزایی لە کۆمەلگەی ئێران و کوردستانە هەبێ پاشەکشەی پێەکە. هەر وەکو ئێستا چۆن ئەم بارودۆخە جەنگیە لە کوردستانی عێراقا پاشەکشەی کردووە بە خواست و داواکاریەکانی کۆمەلگا بە ناڕزایەتیەکانی شەقا بە دەنگ هەڵبڕین بە زۆرە لەو مەسایلانەی کە 6 مانگ و 4 مانگ و حتا 3 مانگ لەوە پێشە بووە، 3 ساڵ چەند ساڵ لەوە پێشە بووە. هەموو مەسەلەکە هاتوۆتە سەرەوەی کە خەڵق ژیانی پارێزێت. بۆیە لە ئێران و لە کوردستانی ئێرانە لە ڕاستیان مداخلەی ئەوان کارکردنی ئەوان ئەو ئاڕاستەیە کە ئەوان وەکو خۆیان دایاناوە هەتا کریانە بە مەرجێ لەگەڵ ئەمریکا بۆ مەرجەی کە تۆ پێشگیریەمان لێ بکەی، یعنی ئەمە مەترسێکی گەورەی بۆ کۆمەلگەی ئێران و بۆ کوردستان هەیە بەتایبەتی. وەلیلاش کەشەوە ئەوان بە ئاشکرا ڕۆشتون ڕایانگەیاندووە کە ئێمە لە تەرەفی ئەمریکان. ئەوان وەختێک کە مەرجدا ئەنێن بۆ ئەوەی کە ئەمریکا پشتگیریمان بکە بۆ مەرجە، یعنی بۆ مەرجە توە بێ بچیتە ژێر ڕێچەفی ئەوەوە. لەو قەڵەمڕۆ و چوارچێوە سیاسیە سەربازیە بزوڵێتەوە کە استراتیژیەکەی لە ئەمریکا تەعینەکە. هەر بۆیە لە سەرەتا دووسێ ڕۆژی یەکەم هەمە هەڵاهەڵایەکمان بیست لەسەرەوەی کە ئەڕۆنەوە یان ناڕۆنەوە، بەڵام کە ترامپ وتی دانیشن و بچنە ماڵی خۆتان و بە شەرێ قسەی لەسەر ئەوە ناکە.